ئەم کاتتان باش هاوڕێیان ویستم لەو کورتە ڤیددیوەدا بۆچوونی خۆم لەسەر ئەو لێدوانەی بەڕێز ئۆزەلان ڕابگەینم کە دوێنێ واتە نۆی مانگی جوڵای لە ئاژانسی فرات نیوزدا بڵاو کراوە بە احتیمالی زۆر ئەو لێدوانە پێشتر ئامادەکراوە خۆی لە خۆیدا بەر لە ئەنجامدانی کۆنگرا یەک لە داواکاریەکانی پەکەکە ئەوە بوو کە ئۆزەلان بەڕاستەوخۆ وەیانیش لە ڕێگەی ڤیددیۆوە بەشداری بکە بۆ ئەوەی کادرەکانی ئەوانەی کە قەناعەتیان بە دەستپێشخەریەکەی ئۆزەلان نەهێناوە ئیتر کێشە دروست نەکەن ویانیش ئاسانتر ببێ بەڵام وا دیارە دەوڵەت ڕێگەی بەمەنەدا ویانیش ئۆزەلان بەخۆ پێویستی بەوە نەدیت و باوەڕی بەخۆی هەبوو کە بتوانێت لە کۆتاییدا ئەگەر هەندێک ناڕەزاییش هەبن ویانیش ئەگەر هەندێک تێنەگەیشتن هەبێ لە کۆتاییدا بتوانێت بڕیاری کۆنگرە بدا و ئەمەشی ئەنجامدا ئەم جاریان کاتێک گەیشتە سەر مەسلەی هەنگاونان ئیتر من لە لایفی پێشومدا باسم لەوە کردبوو بێگومان لە ئەنگرانی ئاک پارتی و مەهەپە و هەموو پێکهاتەکانی کۆمەڵگای تورکی کە 40 ساڵە بە تیرۆر و تیرۆر و تیرۆر و تیرۆر ڕاهێنراون و تەنانەت کەسێکیی وەکو دەوڵەت باخچەلی کە باسی ئۆزەلانی دەکرد ناوی نەدەهێنا بەڵکو بەبە قاتیلی باسی دەکرد ینی قاتیلی بکوژی منداڵان بەبەک بەو شێوەیە ئیتر ئەتۆ زۆر زۆر زەحمەتە بتانی لە پڕەوە هەموو تابووەکان بشکێنی و ئیتر 120 دەرەجە بسوڕێەوە بۆیە دەوڵەت ڕنگ بێ داوای لە پەکەکە کردبێ کە هەنگاوی یەکەم ئەوان بینێ پەکەش لە بەرابەر ئەوەدا ڕنگ بێ داوای لە دەوڵەت کردبێ کە ئەوان داوا دەکەن بەڕێز ئۆزەلان بە شێوەیەکی ڤیددیۆیی وێنەی خۆی ڤیددیۆ قسە بکە و ئیتر ئەوانیش هەنگاو دەنێ ئیتر ئەو ڤیددیوە هەروەکو باسم کرد وا پێ دەچێت پێشتر ئامادەکرابێ بەڵام کەینێ ئامادەکراوە چەند ڕۆژ پێشتر ئەمیان گرنگ نییە و نازانی لە ڤیددیۆکەدا دیارە کە لە ڕێگای پرۆمتەرەوە یانی لە ڕێگای شاشەیەکەوە بەڕێز ئۆزەلان لێدوانەکە دەخوێنێتەوە و ئەمەش نیشانەی ئەوەیە کە هەموو ئەو لێدوانانە ئەو لێدوانە هەستیارانە بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەی گفتوگۆ لە نێوان دەوڵەت و ئۆزەلاندا دەنووسرێنەوە و بڵاو دەکرێنەوە چونکە ئەمە مەسەلەیەکی زۆر زۆر هەستیارە بێگومان ئەوانە دادەنیشن لە ئەنجامی گفتوگۆدا ڕێک دەکەون بۆ ئەوەی بڵاو کراوەیەکی وەها بنووسرێ و بڵاو بکرێتەوە ئیتر لە لێدوانەکە لە ئاژانسی فرات بە زاراوەی سۆرانیش هەیە بە خۆتان ئەتوانن بیبین و بخوێنەوە من کات ناکوژم بۆ ئەوەی هەموو لێدوانەکە لێرەدا بخوێنمەوە ئێوە بە خۆتان تەماشای بکەن و بخوێنەوە بەڵام لەو بەرنامەیەدا من باس لە سێ خاڵ دەکەم یعنی یەک ئیرادەی ئاکتۆری کورد کە لەلایەن هەم نەتەوە پەرستە تورکیا ڕکەبەرەکانی ئەم قۆناغا و هەم گوایە سربەخۆخوازەکانی کوردی ناسیۆنالیستەکان ئیتر کورد وەکو فاکتۆرێکی سەرەکی ئەم قۆناغە نابینرێ وەکو بڵێ لە ئیمرالی هەموو شتێک بەسەر ئۆزەلاندا بەسەر پەکەکەدا فەڕس کراوە ئەوانە هیچ ئێرادەیەکیان نییە ئەوانە هیچ بیرکردنەوەیەکیان نەبووە ئەمانە هیچ قسە و بۆچوونێکیان نەبووە گفتوگویان نەکردووە و هەموو شتەکەیان پێدەکەن و ئەوانیش دەیکەن لە پێناویی لە پێناوی ئەوەی بێ دەرەوە بەڵام کە تەماشای لێدوانەکە دەکەی ئەوانەی خوێندبیانەوە تێدەگەن خاڵێکی زۆر زۆر گرنگی تێدایە کە ئۆزەلان ئەڵێ من گرنگی بە ئازادی شخصی نادە شخص ئەمەنە ئازاد دەبێ کاتێک کۆمەلگا ئازاد بێ کۆمەلگا چەند ئازاد بوو ئەتۆش ئەوەندە ئازاد دەبی ینی من لە زۆربەی زۆری بەرنامەکانمدا
پێشتر باسم کردووە و کاتێک ڕخنەم لە پەککە گرتووە ڕخنەم لە خودی ئۆجلان گرتووە باسم لەوە کردووە هەرچێک دەبێ بابە بێ یعنی دامان نەگریمان بە شێوەیەکی زۆر خراپ بابیر بکەینەوە لەسەر کەسایەتی ئۆجلان با بڵێن تەسلیم بووە با هەندێک بەڕاشکاوی قسە بکەین با گوتمان تەسلیم بوو گریمانە ئێ باشە خۆ تەسلیمیش بوو بێ ئۆجلان 50 ساڵە کارێک دەکا وەکو ڕێبەرایەتی وەکو سەرکردایەتی وەکو کاریزمە ئەوانەی هەموو لە دەست ئەسێ و ئەم جۆرە سەرکردانە کاتێک کاریزماکیان لە دەستچوو واتە ڕێبەرایەتیەکەی کەوتە ژێر پرسیارەوە لەلایەن لایەنگرەکانیەوە و یانیش لەلایەن هاوادارەکانیەوە ئەو کەسایەتیە وەکو جەستە مردووە وەکو فکریش مردووە ئایا ئۆجلان ئەمە دەکا و ئەگەر ئەمەی کردب وایە خۆ ڕۆژی یەکەمی کە کەوتە زیندان ئەیتوانی ئەمە بکە بەڵام ئەمەی نەکرد بۆ ئێستا ئەمە دەکە لێرەدا مەسەلەکە تێدەگەین و بەڕای منیش وایە یعنی جگە لەوە لەلایەن ئۆجلان ئەوە 5 ساڵە دوو کادری دیکەی پەکەکەیان دوو کادری سەرەکییان ئێستاکە 6یان هەن هەروەکو لە وێنەکاندا بینیوتانە ئێستاکە 6 کەسن و هەر 6 کەسیان بە 30 ساڵ و شتیوە سزادراون و یانی 30 ساڵە لە زیندانن بەشێکیان زیاتر لە ئۆجلان لە زیندانن کە ئەمانە پێک هاتوون لە ئەرگین ئاتابای زەکی بایهان وەیسی ئاکتا عومەر خەیری کۆرنار و لە هەمان کاتدا محمود یاماڵک حامیلی یڵدرم کە کادرێکی پێشکەوت و خوازی پەکەکەیە و پێشتر نوێنەری پەکەکە بووە لە رووسیا ئیتر ئەمانە هیچ ئێرادەیەکیان نییە کە ئینسانێک کە 30 ساڵ لە زیندان بێ چۆن وها بە ئاسانی تەسلیم دەبێ و دەوڵەت شتێکی بۆ بنووسێ ئەوە دەکا ئەو لێدوانەی ئۆجلان ئەمڕۆکە کۆمەڵێک تابووی شکاندن چۆن یعنی دوو کەس لە تورکیادا هەموو تابووەکانیان شکاندان بەڕاست یەک لەوانە دەوڵەت باخچەلی بوو لەو ڕۆژەی کە لێدوانیدا با ئۆجلان بێتە پەرلەمان قسە بکە لێدوانێک بدا ئەگەر داوای هەڵوەشانەوەی پەکەکە و چەکدانانی کرد ئەوە ئەتوانێ سوود لە یاساکان وەربگرێ یعنی بە شێوەیەک لە شێوەکان ئەکرێ سەربەست سیاست بکە ئەمە شتێکی زۆر گرنگە لە مێژووی 50 ساڵی تورکیادا یعنی باخچەلی نەبووایە هیچ کەس نەیەتوانی ئەم قسەیە بکە بۆیە ئەڵێم شکاندنی تابوو و ئەمانە هەمویان هیچ فەرقیان نییە لەو پەیکەرانەی کە ئیبراهیم پێغەمبەر شکاندوێتی لە کاتی خۆیدا جا باخچەلی فاشیستە فاشیستنی ئەمە بابەتێکی دیکەیە لە هەمان کاتدا ئۆجلان یعنی تەماشاکە کەسێک پێشتر لە ناو پەکەکەدا وێرابای تەنانەت باسی لە گۆڕانکاری لە شەڕی چەکداری کردبووایە چیان بەسەر دەهێنا لەوە گەڕێ باس لە هەڵوەشانەوەی پەکەکە عوسمان ئۆجلان هەمان شتی دەگوت ڕاستیەکەی هەمان شتی دەگوت چی پێگوترە چی پێ نەگوترە تەبان لێرەدا لە ناوکەوانە بۆ ئەوەی نەڵێن ئەوە عوسمان ئۆجلان دەپارێزی هەرچەندە قسەکردن لە ناو کۆمەڵگەی من نەریتی کوردیدا قسەکردن لەسەر مردووان باش نییە بەڵام ئێمە باسی سیاست و فکرەکەی دەکەین ئەوەی عوسمان ئۆجلان دەیگوت هەمان شتە یعنی ئێمە پەکەکە بگۆڕین بۆ حیزبێکی دیکە لە هەمان کاتدا ئێمە کۆتایی بە شەڕی چەکداری بین خەبات و تێکۆشانی دیبلۆماسی و سیاسی بکەین لێرەدا لە ناو قەوسێکدا جیاوازیەک لە نێوان عەبدوڵڵا ئۆجلان و عوسمان ئۆجلاندا چییە؟ عوسمان ئۆجلان ئازادی و بەرژەوەندی شەخصی خۆی خستە پێش بەرژەوەندی کۆمەڵگا و هەڤاڵەکانیش سەرەتا هەڵسا ژنێکی لێ بۆ خۆی هێنا پاشان هەڵسا چادرێکی خێمەیەکی هەڵدا بوو لە قەندیل کە وەکو خێمەکەی موعەمەر قەزافی بوو بێگومان
ئەمە جیاوازیەکە. بەڵام لێرەدا من مەبەستم لە تابووەکەیە، مەبەستم لەوە نییە کە عوسمان ئۆجەلان ئەو کاتە ئەو قسەی دەیکرد ڕاست بوو و یانیش مەبەستەکەی مەبەستێکی ڕاست بوو. من ئەوە ناڵێم، من مەبەستم لە تابۆکەیە. عوسمان ئۆجەلان ئەم قسەی کرد چی بەسرە؟ خۆ عوسمان ئۆجەلان ژنیشی نەهێنا بووایە، نەکەوت بووە بەر یعنی پای داخوازی شەخسیش هەروای بەسەرداهات زیاتر نەدەبوو، چونکە ئەمە تابوو بوو هەڵوەشانەوەی پەکەکە ویانیش کۆتایی هێنان بە شەڕی چەکداری. ئەمانە کەسانێکی تایبەت ئەتوان لەناو کۆمەڵگای بیکەن، هەموو کەس ناتوانێت بیکە، کەسانێکی تایبەت ئەتوان بیکەن و ئەمە ئەوڕۆکە قۆناغەکەی هاتووە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە، خاڵێکە لە یعنی خاڵێکی وەرچەرخانە لەوەدا کە ئەتۆ تابووەکان بشکێنی باس لەوە بکەی کە میتۆدی شەڕی ڕزگاری نەتەوەیی کۆتایی پێ هاتووە، باوی نەماوە و ئێمە دەوڵەتی بەنیازی دروستکردنی دەوڵەتێکی نەتەوەیی نین. ئەمە زۆر گرنگە. وا دیارە پێشتر ئەزەریەکانیش دوای هەڵوەشانەوەی کۆماری مەهاباد و کۆماری ئەزەربایجان کەم تا زۆر قسەیەکی وایان کردووە و جێبەجێشیان کردووە. لە بۆ هەندێک تەماشا دەکەی ئەمڕۆکە ئەزەریەکان لە بڕبڕە پشتی دەوڵەتی ئێرانی ئەمڕۆ و دوێنێ و سبەی نێژدا جێدەگرن. بەڵام کوردەکان لە هەموو شوێنەکاندا ئیتر لە دەرەوەی ئەو باز نێنە. لە دوای 2003 لە عراق ئەو دەرفەتە هاتە ئاراوە، ئێستاکە کەمتر بۆتەوە بە حکمی سیاسەتی هەڵا، خوێندنەوەی هەڵا و لە ژێرناوی ئێمە نەتەوەیەکی جیاوازین، دەبێ ئێمە جیاوازتر بین لە عراق، بە جیاوازتر تەماشامان بکرێ. لە ڕاستیدا ئۆتۆنۆمیەکی شێوازێکی ئۆتۆنۆمی تاڵانکاریانەیان لە بۆ خۆهێناوە، هەروەکو ئێستا کە دەبینین لە مەسەلەی کێشەکانی نێوان بەغدا و هەولێردا ئێمە بە تەنیا هاندەرێک دەبین. ئەو هاندەرە چیە؟ ئابووریە. ئەو ئابووریە لە بۆ چێ؟ لە بۆ منە، لە بۆ تۆی نەخێر، ئەوە لە بۆ دوو بنەماڵەیە، لە بۆ هیچ کەسیکە نییە. بۆ ئەوەی دەمی ئەمانی دیکە ببەستن شتێکیان پێدەن، بەخشیشێکیان پێدەن، بەڵام لە ڕاستیدا لە بۆ دوو بنەماڵەیە، لە ڕاستیدا لە بۆ یەک بنەماڵەیە. ئەوەی دیکە کەچە شریکە. با بینەوە سەر بابەتەکەمان. ئەمە ئەوڕۆکە ئەوەی ئۆجەلان دەیکە وەرچەرخانێکە و ئێمە مەگەر لە ئایندە بتوانین بە تەواوەتی لی تێ بکەین. ئەمە یەک لە خاڵە گرنگەکانە و لە ناو ئەو لێدوانەدا باس کرا و پێدەسێ ئەو هەینیە ئیتر ئەو مەراسیمە سمبۆلیەی پەکەکە ئەنجام بدرێ کە کۆمەڵێک گەریلە لێدوان ئەدەن، چەکەکانی خۆیان دەسووتێن و لە ناوی دەبن و پاشانیش دەستنە شوێنێک تاوەکو دەوڵەت هەنگاویشکانێ و دوای ئەوە واتە ڕۆژی شەمە ڕەزب تەیب ئەردۆغان بە نیازە لێدوانێک بدە و ئەویش ئیتر بە تەواوەتی ئەو قۆناغا ڕادەگەیەنی. لە بیرمان نەچی دوێنێ ناپێرێ دەوڵەت باخچەلی هات قسەی کردەوە کە قسەی کرد، گوتی ئەو پێواژوەیە، یعنی کە ئەوان ناوی لێ دەکەن تێرۆرسیست تورکیا، پێواژۆی داماڵینی تورکیا لە تێرۆر سیاسەتی دەوڵەتە و دەوڵەت باشی، یعنی سەری دەوڵەت مەبەستی ڕەزب تەیب ئەردۆغانە ئیتر لە سەری فەرزە کە ئەم قۆناغە جێبەجێ بکە. هەردوای ئەمە لێدوانە لەلایەک لێدوانەکەی ئۆجەلان بڵاو کرایەوە لە فرات نیوز و لە تورکیا، یعنی بڵاو کرایەوە کە لە تورکیا فرات نیوز ئەوەی لەسرە چی پێ دەڵێن ئابلۆقەی لەسرە، ئابلۆقەی لەسەر، یعنی تەشویشی لەسەر، یعنی ناتوانانی بیکەوە. بەڵام ئەمڕۆکە ئەمەشیان هەڵگرت کە ئۆرگانێکی سەرەکی پەکەکەیە
و لە هەمان کاتدا هەر ئەمڕۆکە تەماشامان کرد بە نێوبژیوانی تۆم باڕک کە سەفیری ئەمریکای لە تورکیا، بەڵام لە ڕاستیدا یەک لە دیزاینکەرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دۆناڵد ترامپە، چونکە بەرپرسیاری کەیسی نوێنەری ترامپە لە هەمان کاتدا لە بۆ کەیسی لوبناان و سووریا. لوبناان و سووریا ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. مەسلەی ئێران بێوە بەستراوەتەوە، مەسلەی حیزبوڵڵا بێوە بەستراوەتەوە، مەسلەی دەوڵەتی نوێی سووریا و ئەحمەد شەرع بێوە بەستراوەتەوە، مەسلەی حوسیەکان بێوە بەستراوەتەوە، مەسلەی ئیتیفاقی ئیبراهیمی هەر بێوە بەستراوەتەوە. و ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە کە ئەمانە هەمویان لە یەک ڕۆژ ڕوویاندا. ئەی لە دوای ئەمەدا چی ڕوادا؟ لە دوای ئەوە بە احتیمالی زۆر پەیتا بە پەیتا ئیتر قۆناغەکە پێش دەکەوێ و هەنگاو بە هەنگاو کۆمەڵێک گۆڕانکاری ڕوئەدەن. ئێستاکە ئەوەی گرنگ بوو تابووەکان هەم لەلایەن دەوڵەتەوە شکێندران، ئیتر بەبە قاتیلی بووە ڕێبەر و دامەزرێنەری پەکەکە بووە و لە هەمان کاتدا ئیتر ئۆجەلانیش ئەو پەکەکە مقەدەسەی هەڵوەشاندەوە. ئیتر پەکەکە چیتر مقەدەس نییە، حیزب مقەدەس نییە، حیزب ئامرازێکە لە کاتێکدا دروست دەبێ و کاتێک ئامانجەکەشی گەیشتە زێ دەبێ هەڵۆشێتەوە، ئەگەرنا دەبێتە مافیا، دەبێتە چەتە، دەبێتە پرۆکسی. و لە هەمان کاتدا شەڕی چەکداریش بە هەمان شێوێ، شەڕی چەکداریش بە هەمان شێوێ. تەماشاکە ئەو هێزی پێشمەرگەی کوردستانی عێراق، ئەو هێزانە ملیشیانەی یەکێتی پارتی دروستیان کردووە. کاری ئەمانە چییە؟ کاری ئەمانە ئەوەیە ئەگەر من سبەی بچم لە زەردە خۆپیشاندان بکەم بمدەنە بەر شەق، تێم هەڵ بدەن. ئەگەر نە ئەمانە چی دەکەن؟ یعنی ئەمانە بەرگری لە چی ئەەکەن؟ بەرگری لە سەرکردەکانیان دەکەن لە بەرامبەر خۆپیشاندەران و بەرگری لە بیرە نەوتەکان دەکەن. خۆ لە بەرامبەر تورکیا بەرگری ناکەن، خۆ لە بەرامبەر ئێران بەرگری ناکەن، سبێ هێزێکی دیکەش بێ بەرگری ناکەن. کە داعش هاتیش بەرگریان نەکرد. دوای گوشاری ئەمریکا گوشاری ئێران و بە زەبری پارە و بە زەبری پشگیری سەربازی و فڕۆکەوانی ئەمریکا بەرگریان کرد. لە بۆ هەندێک ئەو دوو مقەدەساتانە لە لای پەکەش ئیتر کۆتەیان پێهات و شکان کە ئەمانە پێشتر وەکووتم کوفر بوون. بە هەزاران کەس لە ناو پەکە سزادراوە لەسەر گفتوگویەکی وها کە پێویستە ناوی پەکە بگۆڕدرێ. ئۆجران بەخۆی کردوێتی، بەڵام کەسێکی کە ئەو قسەی کردە بایتر بە کافر لە قەڵام دەدرا، دەردەکرا، لێی دەدرا، وەکو سیخڕ تەماشای دەکرێت. جا سیخڕە سیخڕونیە ئەمیان بابەتێکی دیکەیە. بابینە سەر داهاتوی ئۆجەلان و بزوتنەوەکە. من نامەوێ ئەمڕۆکە لەسەر هەموو بابەتەکە قسە بکەم، چونکە ئەو بابەتە ئەو هەویرە ئاوێکی زۆری دێ، بەڵام داهاتوی ئۆجەلان و بزوتنەوەکەم. ئێستا کە تەماشا دەکەن کە پەکەکە هەڵوەشایەوە، کە شەڕی چەکداریش نەما، کە دەوڵەتیش ئیتر ئۆجەلانی لە بەبە قاتیلیەوە کردە ڕێبەر و ڕێبەری دامەزرێنەری پەکەکە، بمانەوێ نەمانەوێ ئیتر ئۆجەلان و ئەو بزوتنەوەی کە لە دوای پەکەکە دروست دەبێ بە ئەوەی کە لە ڕۆژ ئاواشدا هەیە، ئەمە ڕەنگ ببێتە مۆدیلێک ئەگەر هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕوو نەدا، ئەگەر کێشەی تەندروستی ئۆجەلان زۆر گەورە نەبن. و ئەگەر وەکووتم ئێرە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نازانین، شەڕێک ڕووداوێکی تایبەت ڕوونەدا و کە هەموو قۆناغەکە سەر لە نوێ ئاوەژ بکاتەوە. ئەمە پێدەچێت پەکەکە ببێتە مۆدلێک نەوەک لە بۆ کوردستانی تورکیا بەتەنیا، بەڵکو لە بۆ هەموو ئەو ناوچانی کە کوردی تێدا هەنا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆ لەبەر ئەوەی لە ساڵی 91 بەدواوە کوردستانی عێراق یەکی دوو پارتی مۆدلن، بەڵام ئەو ڕۆکە تەماشا دەکەن کوردستانی عێراق
کەوتۆتە ناو قەیرانێک، کەوتۆتە ناو بێ ئەخلاقیەک، کەوتۆتە ناو گەندەڵی و دزیەک کە لە دنیایەدا مۆدیلی نییە، نمونەی نییە. نێچیروان بارزانی کاتی خۆی کاتێک کە لەگەڵ پارتی و گۆڕان ئیتیفاقیان کرده بوو تر چوو بوو لە لای سەرکردەکانی گۆڕان باسی کرده بوو. گوتبووی ئێمە نمونەیەکی وەها سەقەت و ساقیتی ئێمە لەگەڵ یەکێتی نمونەیەکی وهای سەقەت و ساقیتی سیاستمان دروست کردووە لە دنیادا وێنەی نییە و جگە لە ئێمەش کەس ناتوانێت بەڕێوێ ببە. بەڕاستیش وایە. ئەمە قسەی نێچیروان بارزانیە، خودی نێچیروان بارزانیە. بەڵام تەماشا دەکەین ئێستاکە وەکو ئەوەی لە ڕۆژئاوا بینیمان ویانیش لە دەم پارتیدا دەیبینین بزوتنەوەیەکی دیکە هەیە کە تەجروبەیەکی زۆر باشیە لە بواری فکری و سیاسی و سەربازیدا لە بۆ شەڕکردن لە دژی ئیسلامی سیاسی کە ئەکرێ ببێتە تەحەدایەک لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئیسلامی سیاسی لە بۆ هەندێک زۆر باشە لە ڕوانگەی ڕۆژئاواوە باس دەکەم، لە ڕوانگەی ئەمریکا و بەریتانیاوە و ئیسرائیلەوە باس دەکەم. ئیسلامی سیاسی زۆر باشە کەسێکی وەکو ڕژێمێکی وەکو بەشار ئەسەدی پێ بڕوخێنی و یانیش ڕژێمێکی وەکو قەزافی پێ بڕوخێنی. بەڵام ئیسلامی سیاسی لە بۆ ئەوە دەست نادا ماوەیەکی دوور و درێژ حکم بجێڕێ و ببێتە مۆدێل. ئەمە لە سەرەتای دروستبوونی ئیخوانەوە تاوەکو ئێستا هەیە. ئیخوان لە بۆ هەندەیە ڕێگاکە کە پیسایی تێدا هەیە ئەو پیسایی پێپاکەنەوە. تەماشاکەن لە سووریا چ پیسایەکیان بە ئەردۆغان پاک کردەوە، هەرچی پیسایی هەبوو بە ئەردۆغانیان پاک کردەوە. چەتەی هەموو دنیا کە لە زیندانەکانی ئەوڕۆپا و ئەمریکا دەرچوو بوون، ئەوانەی دزیان کردبوو، ئەوانەی لە مەکتەب دەرکرابوون، ئەوانەی ئیتر تەجاوزی ژنانیان کردبوو، ئەوانەی لە ماڵ دەرکرابوون، هەموو ئەو چەتانە کۆکرانەوە بران لە ڕێگەی تورکیاوە بۆ ناو داعش وانە و پاراستی و لە دواییدا ئەمانە ئیتر تێر خواردنی کردن، تێری کردن لە کەلوپەری سەربازی و ڕژێمی بەشار ئەسەدی پێڕووخاندن و ئێستاکە لوتفی خوا لە بۆ ئیسرائیل دروست بووە لە سووریادا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. حەماس بە هەمان شێوە با نمونەیەکی پێچەوانە بین. حەماس کە دژی ئیسرائیل دژی ئەمریکایە، بزانە چ لوتفێکی لە بۆ ئیسرائیل دروست کرد، چ دەرفەتێکی لە بۆ ئیسرائیل دروست کرد. حەماس بۆ هۆکاری ئەوەی نەک لە ناوچوونی قەزیەی فەڵەستینی و قەزیەی غەزە کوشتنی نزیکەی 6,000 کەس، بەڵکو لە ناوچوونی سووریا، لە ناوچوونی ئێران، لە ناوچوونی حیزبوڵڵە. ئەمە زۆر گرنگە مرۆڤەکان بە تایبەتی ئیسلامیەکان لێی تێبگەن کەواتە ئەمڕۆ ئەو مۆدێلەی کە ئۆجەلان دروستی کردووە جا ناوی پەکەکە دەبێ یان مەکەکە دەبێ، ئەمە گرنگ نییە. بە ئێمە باس لە مۆدێلەکە دەکەین. ئەو مۆدێلە ئەگەر بێت و کادرانی پەکەکەی هەڵوەشاوە کادرانی ئایندە بتوانن کاری لەسەر بکەن، ئەوە ڕەنگ بێ جێگای ئەو مۆدێلی کوردستانی عراق بگرێتە. بە دڵنیاییەوە ئەوە دڵێ ئێستا کە پارتی لەبەر تورکیا لەبەر هەستیاری تورکیا و ئەمریکا ناتوانێت دژایەتی ئەم خۆناغا بکە، بەڵام لە ئایندەدا ڕەنگ بێ پارتی ئەو نیگەرانیەی لەلا دروست بێ. ئایا ئێوە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا لە ئەیلولەوە هەتا وەکو ئێستا ژنێکی بە ئیرادەتان بینیوە؟ نەخێر. بەڵام تەماشاکە لە دەوروبەری ئەو بزوتنەوەی تەنانەت ئەوانەی کە لە دەوروبەرینەوە و دژی بزوتنەوە کە شنڕی فکری وەکو لەیلا زانە ئێرادەیەکی ژنانیان هەیە. من باسی ساکینە جانسز ناکەم، باسی لەیلا زانا دەکەم. بەڵام لە کوردستانی عراقدا ئەگەر ژنێکی بە ئیرادەش هەبی چی لێ دەکەن؟ کوردستانی عراق توانیوەتی ببێتە مۆدێلێک
لە بۆ یعنی مەبەستم کاڵێم کوردستانی عراق مەبەستم ئەو حیزبانەشە کە لە ژێر کاریگەری مۆدلی کوردستانی عراقدانە ئەو حیزبانە ئەکرێ لە ئێران بن ئەکرێ لە تورکیا بن ئەکرێ لە سووریا بن ئەکرێ ئەو کەسەکانیش کە لە ئەوڕۆپانە تەماشاکە ئەکادیمیای سەقەت ئابووری سەقەت سیستەمی سەربازی ملیشیای سەقەت و کە خوڕشید هەرکی لێ دروست دەبێ ئەمەی بەرهەمێنەوە ئایا ئەمانە لە بۆ خۆرئاوا دەبنە مۆدلێک لە ئایندەدا ئینسان دەبێت ئەو پرسیارە بکە بەڕای من نەخێر ئەوە نابێتە مۆدل ئەمڕۆکە ڕاستە پارتی و یەکێتی هەتا ئەمڕۆکە توانیان لە بەغدایە لە بەرامبەر زۆرینەی شیعەی ژێر کاریگەری ئێران هاوسنگێک دروستکەن هەبوونی کورد بۆ ئەوە بوو ئەو مۆدلە بۆ ئەوە بوو تەماشا دەکەی هەموو دنیا چاوی خۆی لە گەندەڵیەکانیان گرت هەموو دنیا چاوی خۆی لە گرتنی شێروانی و کوشتنی سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و ئەوانی دیکەش گرت بەڵام ئەمڕۆ کە ئێران لاواز بووە ویانیش لاواز دەبێ ئێران بەرەوە گۆڕانکاریدایە ئەگەر نەسڕوخێ خۆی دەبێ خۆی بگۆڕێ تورکیا بە هەمان شێوە و ڕژێمی ئەوە حکوومەتی عراق لایەنەکانیشی لەم شەڕانەی دواییدا بە هیچ شێوەیەک دەستێوەردانیان نەکرد کەواتە پێویست بەوە دەکا ئەمریکا و خۆرئاوا و هەر لایەنێکیکە بێت تەنانەت رووسیا و چینیش باری پارتی وێچەتی هەتا دوایی بخەنە سەرشانی خۆیان بەڕای من نەخێر لە بۆ هەندێ دەبێ لە ئایندەی ئەم قۆناغەدا ئەگەر بێت و سەر بکەوە ئەگەر بێت و ڕووداوێکی نەخوازرا و نێتە ئاراوە ئەمانە هەمویان ببینین بەڵام ئەمانە دیسان تەحەداییەکی زۆر گەورەشن لە بەرامبەر پەکەکە چونکە ئێمە عەقلیەتی کادرانی پەکەکە عەقلیەتی ڕاگەیاندن کارەکانی و عەقلیەتی ڕێکخراوەکانی بە تایبەتی لە ئەوڕۆپا و لە کوردستانی عراقدا بە تایبەتی بینیمان چۆنە و کە بەردەوام بە وردەکاریەوە قسەی لەسەر دەکەین تەماشای ڕاگەیاندنەکەی بکە لە چ شپرزەی یەکدایە تەنانەت عەقلیەتی هەندێک کادری ڕۆژئاوایی چەند خراپە هەتا ساڵی پاریش ئیتر سیستەمی ڕژێمی کادرۆ هەبوو یعنی کادرۆ دەچوو کۆمەڵی کەسی هەڵدەبژارد دەیکردە کۆمیسیۆن دەیکردە بەرپرسیاری فلان و فلانی خەڵک و یانیش لە هەڵبژاردندا وای دەکرد دەنگ بێنن بەڵام ئەمانە هیچ ئێرادەیەکیان نەبوو جادیان هێنا سووریەک و سووریانیەک و تورکمەنێک و ئێزیدیەکیان لەگەڵ ئەرمەنیەکی دەخستە ناوێ و لەگەڵ عەرەبێک و بەڵام ئەوانە کارتۆم بوو لە پشتەوە هەواڵێک کادرۆ هەواڵێک قادرۆ هەواڵێک قادر هەموو شتێک بوو من ناوم لێنا ڕژێمی قادر وە چەند بەرنامەیەکم لەسەر ساز کرد ئینجا ناچار بوون تا ڕادەیەک ئەمیان گۆڕی ئەو کەم و کورتیانە شەنە لە بۆ هەندێ ئەرکێکی زۆر زەحمەت دەکەوێتە سەرشانی ئەو ڕێکخراوە هیوادارم ئۆجەلان بەپێی ئەو توانایی هەبی کە بتوانێ ئەو کەم و کورتیانە ئەو کە لێنە قوش بدانە ببینێ و پڕ بکاتەوە چونکە ئەم کادرانە ئەم سیستەمەی ئێستا ڕێگە نادەن خەڵکی نوێژ بێتە پێش ئەمەش یەکێک لە کێشەکانە یەکێک لە تەحەدیەکانە هاوڕێیان لە کۆتاییدا دەمەوێت ئەوە بڵێ ئەمە ئیرادەیەکی دوولایە نییە ڕژێمی تورکیا دەگۆڕدرێ ئەو ڕژێمە گۆڕانکاریەکە گۆڕانکاریەکی باشە یان خراپە من باسی ئەوە ناکەم چونکە ژانی گۆڕانکاریەکە دەبینێ لەلایەک گوڵ پێشکەشی پەکەکە دەکا گوڵ پێشکەشی ئۆجەلان دەکا بەڵام دارێکی لە دەستدایە لە سەری جەهەپە و لە سەری ئیکرەم ئیمام ئۆغڵووەدا و ناوی لێ کردووە پرۆسەی ئاشتی و دیالۆگ و چارە سەرکردن و برایەتی و شتیوە
ئەمە یەک لە ژانەکان و ناکۆچیەکان و پارادۆکسەکانی پرۆسەکەیە. ئایا سبەینی ئەو دارە بەسەری ئێمەش دەکەوێت یان نا؟ بەڵام لە هەمان کاتدا دەواازەیەکی زۆر کراوەتەوە، دەواازەیەک کە لایەنە دیموکراتیەکان، ناڵێم کورد، لایەنە دیموکراتیەکان بتوانن ئەو ڕژێمە بە خۆیان عیاری بکەن و بە خۆیان بیگۆڕ. تەمەنی ڕەجەب تەیب ئەردۆغان بەقەت فیرعون نابێخۆ، چەند ساڵی دیکە دەژی بە ئەمزارش بێتەوە سەردەستەڵات، بەڵام چەند ساڵی دیکەش دژی. ئەمانە هەمویان کێشەی زۆر زۆر گەورن، بۆیە تەماشا دەکەی بە تایبەتی دەم پارتی سیاسەتێکی زۆر زۆر عاقلانە بەڕێوە دەبە. یعنی ناڵێ سیاسەتێکی ئۆپۆرتۆنیستی ناکە، ناڵێ ئێمە بە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان ڕێککەوین. ڕەجەب تەیب ئەردۆغان چی لە ئۆپۆزیسیۆن دەکات، چی لە ڕۆژنامە نووسان دەکات، چی لە ئابووری دەکات، چۆن مامەڵە بە یاسا دەکات، ئێمە کارمان بەوە نەبێت دەمی خۆمان بگرین و ڕەخ نەبکەین. هەرچەندە نایان هەوێت لە بەرهەستیاری قۆناغەکە زۆر ڕەجەب تەیب ئەردۆغان ئازار بدەن، بەڵام لە ئۆپۆزیسیۆن بوونیش دانەبڕاون. ئەمە زۆر زۆر گرنگە. یعنی لێرەدا تورکیا دەگۆڕدرێ، بە تەنیا پەکەکە ناگۆڕدرێ، تورکیا دەگۆڕدرێ، ڕژێم دەگۆڕدرێ، ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕدرێ، دنیا دەگۆڕدرێ، دنیا دەگۆڕدرێ. لە جەنگی جیهانی یەکەمین و دووەمینی شەوا بوو. بۆ نمونە جەنگی جیهانی دووەمین تەماشا بکە، ئەو کارەکتەرانەی کە گۆڕانکاریان کرد. چەرچڵ کەسێکی فاشیستە، ستالین کەسێکی فاشیست بوو، هیتلەر یەک لە مۆسۆلۆنی، ئەمانە دەیانویست گۆڕانکاری بکەن و بەشێکیان کوژران و مردن و دۆڕاندیان، بەشێکیان سەرکەوتن، بەڵام و گۆڕانکاریان کرد. ئەو گۆڕانکاریە چی لێ دروست بوو؟ پەرلەمانی ئەوروپای لێ دروست بوو. یعنی ئینسان دەوێت بە شێوەیەکی بەرفراوان تەماشای بابەتەکە بکە. بە کورتی ویستم لەسەر ئەم بابەتە ئەمە بڵێم، لە ئایندەیەکی نزیک و دووردا ئێمە زیاتر هەوڵ ئەدەین لەسەر ئەم بابەتە قسەی جیاوازتر بکەین، بەداخەوە بە تایبەتی مێدیا کوردیەکان لەو بارەیەوە بەڕاستی جگە لە بەرنامەی بێسەروبەری ڕۆژنامەوانی، سلوبێکی ڕۆژنامەوانی بە تەنیا کە هەواڵ دەگوێزیتەوە، قسە فڕێ ئەدا و گریمانە دروستەکە و دەچێتە ناو تیۆری کۆمپلۆ، هیچی دیکە نییە. بەڵام ئێمە هەوڵ ئەدەین ئەوەی لە دەستمان بێ لەو بارەوە ئەنجامی بدەین. سوپاسدانەکەم کە گوێتان لەو بەرنامەیەگەر بووە، بە تایبەتی سوپاسی ئەوانە دەکەم کە لایک دەکەن، پرسیار دەکەن، کۆمنت دەنووسن و ڤیدیۆکانمان بڵاو دەکەنەوە و شێڕی دەکەن. تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش ڕێی سڵاو هیوا خۆشنە.